داواتیەک پێشنیارم بۆ ئەم لایەنە سیاسیانە ئەوەیە کە پێک بێ، چونکە پێکهێنانی کابینەی نوێ حکوومەت دەبێتە هۆی بەرەو پێشچوونی بژێوی ژیانی خەڵک بە تایبەتی چینی هەژار کە سوودمەند دەبێت لە پێکهێنانی خەڵک و هەروەها پێک نهێنانی حکوومەت و لایەنە سیاسیەکان لە بەرژەوەندی خەڵک و کوردستان دانیا. سەبارەت بە پێکهێنانی حکوومەت بێگومان کاریگەریەکی زۆری لەسەر تاک بە تاکێ هاوڵاتیان هەیە، دڵەڕاوچێکی زۆر دروستکە، کاریگەری لەسەر بازار هەیە، کەس ناتوانێت ژیانی خۆی بەرنامەی ژیانی خۆی داهاتی خۆی دابنێتن، چونکە پێکهێنانی حکوومەت بڕیاری دەوێتن چارنووسی ئایندەیە و خەڵکە دیاری دەکات. داواکارم لە حکوومەتی هەرێمی کوردستان کێشەکانی گەنج چارەسەر بکە. من خۆم خەریج سکولیام، نزیکەی 4 ساڵ لە ماڵ دانیشتوم. سەدان گەنجی وەکو من پێویستە حکوومەتی هەرێم بێ ئەمەریان نەکا، پێویستە ئاورێک لەو گەنجانە بدرێتەوە، داهاتووی میلەت بەدەست گەنجەوە جوانتر دەبێت. گەنج واتە بنیاتنانی میلەت، پێویستە حکوومەت ڕێز لە گەنج بگرێت. داواکان لە حکوومەتی هەرێمی کوردستان لە کابینەت داهاتوو زیاتر پەرە بە گەنج بدرێت. پێم باشە حکوومەتی داهاتوو بۆ نەهێشتنی گەندەلی لە ڕێی هەموو بوارەکان بی کە شتێکی زۆر باشە هەم بۆ میلەت هەم بۆ حکوومەت. دووەم موچەی فەرمانبەرانیش لە کاتی خۆی دابێت. سێم خالیشم ئەوەیە کە پاشەکەفت نەمینێ. چوارەم بڕیارەکانی کە حکوومەتی هەرێم و پەرلەمانی کوردستان دەدات لە کاتی خۆیدا جێبەجێ بکرێت، نەک دوابکەویت.